27 ئەیلولی هەموو ساڵێک لە سەرانسەری جیهاندا بە ڕۆژی جیهانی گەشتیاری دیاریکراوە بۆ گرنگیدانی زیاتر باکەرتی گەشتیاری لە تەواوی دنیادا تا ئەو کەم و کوڕیانەی کە لە ساڵێ پێشترە لە بواری گەشتیاریە هەبووە هەوڵی دۆزینەوەی چارەسەر بۆ ئەو کەم و کورتیانە بدرێت و چارەسەرێکی ڕێشەی بۆ بدۆزرێتەوە تا گرنگیکی زیاتر باکەرتی گەشتیاری بدرێت. لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە لە ئێستادا گرنگێکی تەواو باکەرتی گەشتیاری دراوە، بەڵام ئەمڕۆ ئەپرسین ئایا گەشتیاری چییە و ئەو چەمکانە چییە کە بواری گەشتیاری لە خۆی گرێت و لە خۆی کۆ کردوێتەوە. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر یونس عەلی مامۆستای زانکۆ گفتوگۆی تەوەرەکەمانەکەین. دکتۆر سڵاوت لێبێ ئەم کاتت باش. سەرەتا پێمان بڵێ گەشتیاری چییە، پێناسەی گەشتیاری وە مەبەست لە دیاریکردنی ڕۆژێک بۆ گەشتیاری لە تەواوی دنیاە چییە؟ زۆر سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ دەرفەتە. گەشتیار یا گەشتیاری بریتێ لە کۆمەڵە چالاکیەک کە کەسی گەشتیار ئەنجامیەدات بە مەبەستی ئاسوودە بوون، بەڵام مەرجا و گەشتیارە لە شوێنی هەمیشەی خۆی دوور بکەوێتەوە و لە ماوەکاتێکی دیاریکراودا بمێنێتەوە لەو شوێنە. واتە بە هەموو کەسێک ئەگەر دوورکەوتەوە لە شوێنەکەی خۆی پێی ناوەتێ گەشتیار ئەگەر مەبەستی ئەوە نەبێ بە شێوازێکی ئاسوودەیی بژی کاتێ بەسەر بە پێی خۆش بێ پێی مرتاح بێ و بەگشتی گەشتیاریش دوورەکەوێتەوە لە مەسەلەی بزنس. یعنی کەسی گەشتیار کاچێ بۆ ناوچەیەکی گەشتیاری بۆ ئەوواچێ ئاسوودە بێ بۆ ناچێ بازرگانیە بکە، بەڵام ئەم قسەیە مانای ئەوە نییە گەشتیاری بوعدی بازرگانی تێدا نییە. کۆی پرۆسەکە بێتەوەی بەرەوپێشنی بازرگانی لە نێوان وڵاتان لە نێوان ناوچەکان، بەڵام خودی گەشتیارەکە بەستی بازرگانیکردن و دەستکەوتنی پارە ناچێت، بەڵکو بۆ ئەوەیە جەوێ بگۆڕێ، شوێنی هەمیشەیی بگۆڕێ، ماو کاتێ لە شوێنێکی تر بمێنێتەوە. بە پێی یاساکانە جیاوازە هەندێ وڵات وای دیاری کردووە لەو شوێنەی کە ئەمێنیتەوە ئەبێت لەو مودە زەمنەیە کەمتر نەبێ. هەندێ وڵاتی تر وای دیاری کردووە ئاساییە مودەکەی کەمترش بێ، بەس ئەبێ لە هۆتێل بمێنیتەوە یا لە مۆتێل شوێنی مانەوەکەت. ئەوش بۆ ئەم بیرۆکەی هاتووە لە ساڵی 1970 لە قانونی عێراقیش باز لەوەکە لەبەرەوەی ئەڵێ لە هۆتێل نەمایەوە پارە خەرج ناکە، ئەگەر پارەی خەرج نەکرد ناتوانێت سوود بە ئابووریەکە بگەێنێت لە ڕووی ئابووریەکە. بەڵێ لە ڕووی ئابووریەکە. بەڵام بەگشتی دوو مەرجی زۆر سەرەکی هەیە. یەکەمە بێ شوێنی جێبوونی هەمیشەیی بگۆڕێ، دووەمە بێ ماوە کاتێک بمێنێتەوە لەو شوێنە کە کەمتر نەبێت لە 24 سەعات، بەڵام ئەکرێت زیاتر بێ بە پێی ئەو هەدەفەی کە ئەم کەسایی بە پێی ئەو ماوە زەمەنی ئەم کەسایی. سەبارەت بە دیاریکردنی ڕۆژێک بۆ گەشتیار و بۆ گەشتیاری لە ساڵەکە لە جیهاندا گەر تەماشاکەین و لە هەرێمی کوردستانش لە جیهاندا ڕۆژێک دیاریکرێ بۆ گەشتیاری بۆەوەی پاداشتی ئەو کەسانە بکرێ کە لە بواری گەشتیاریە بەرەو پێشچوون. بۆ نمونە دەکەرتی تایبەتە کام هۆتێل باشترین هۆتێل بۆ، کام مۆتێل باشترین مۆتێل بۆ، کام وەبەرهێن باشترین وەبەرهێن بووە. لە کەرتی گشتیە کام فەرمانبەر و کارمەند نمونەیترین کەس بوونە. یعنی ئاوایە لە ئاسی زانکۆ و کۆلێژەکان کام خوێنکار نمونەیترین کەس بووە، کام خوێنکار پرۆژەی هەیە بۆ دەربارەی بەرەوپێشبردننی بواری گەشت و گوزار. واتە ئەو ڕۆژە بۆ دیاریکراوە بەشێکی پاداشتی ئەو کەسانەکرێ کە ڕۆڵی کاریگەریان هەیە لەو بوارە، بەشێکی بۆ ئەوەیە تەقیم بکرێ، هەڵسەنگاندن بکرێ پار چی شتێکمانە بۆ سلوی بووە، خەلەل بووە، کەم و کورتی بووە تا بتوانین لە ساڵی ئایندە چارەسەری کەین. چونکە گەشتیاری جیاوازە، حساسە، ئەبێ بەردەوام لە ئەپدەیت تابیت. بەردەوام گەشتیار پێداویستی جیاوازە، داواکاریەکانی جیاوازە، کۆمەڵی حاڵەتی بێ بووی بگونجێنی جیاوازە لە کڕینی شتومەکێک کە ئەمڕۆی کڕم و بەیان ڕەنگە نەی کڕم و دەستبەرداری بم. هەموو جیهانبیر لەوا کاتەوە نەک ژمارەی گەشتیاریان زیاد بکەم، بەڵکو چۆن بتوانم گەشتیارە کۆنەکانش بپارێزم، پرۆتێکتی بکەم. ئەمە زۆر زۆر گرنگە. بۆیە ئەو ڕۆژە بۆ دیاریکراوە هەم پاداشتی ئەو کەسانە بدەمەوە کە ڕۆڵیان هەبووە، هەم هەڵسەنگاندنێ بکەمەوە بۆ کاروباری پێشووترم و چۆن بتوان پلانێدانم بۆ داهاتوو. بەڵام بەپێی ئەمانەی کە بەڕێزت باست کرد ئایا ئەم شێوازی هەڵسەنگاندنە هەیە لای خۆمان؟ یەکێ لە شتەکان کە من زۆر بە سادەیی ئەڵێم زۆر جا کاڵین هەڵسەنگاندن بکرێ، ئەڵێن کاکە عەمەلێکی قورسە زۆر قورس نییە، هەر لە مەتاڕەکان یەک فۆرمێدا بنە بە گەشتیارەکە بڵێ تۆ ئەم ساڵ هاتی بۆ ئێرە ساڵی داهاتوو گەڕێیتەوە یا ناگەڕێیتەوە، بەس یەک پرسیارێکی بەسیط یان ڕەنگە بۆ دەربکەوێ کە جاری تر دێتەوە یا چەندەمین جارێتی یا جاری داهاتوو دێتەوە لەگە چیا دێتەوە، بە تەنیا دێتەوە لەگە فامیلیەکەت لەگەڵ فرێندەکە و لەگە کەیتر. بۆیە زۆر زۆر گرنگە ئەم تەقیمە بکەین. من یەکێک لەوانەی کە نەڵێم یعنی زۆرین بێ جاری وایە ئێمە خۆمان ڕۆژەکەمان هەیە بەڵام ناوڕۆکی ڕۆژەکەمان نییە. یعنی ئەوەی کێکە لە گرفتەکان یادی ڕۆژەکەکەین وەکو ڕۆژێکی ئاسایی وای لێ دێ دوای خەڵک فەرق ناکە ئەم ڕۆژە چی فەرق هەبوو لەگەڵ ڕۆژەکانی تردا. بۆیە ئەو خاڵانی کە باسم کرد پێویست دەکاتەوە کەسانی نمونەی دیاریکی
لەلایەن زانکۆکانەوە پەیمانگاکانەوە زۆر پێویستە کە تۆ دیاری کرد هەستەکە ئەم جیاواز کە هەستی کرد جیاوازە هەست بە جیاوازی ڕۆژەکەشەکە بەس ئەگەر هەستی نەکرد جیاوازە و ڕۆژێکی ئەتیادی تەمەشاکرێت چونکە ئەم ڕۆژانە کە دانراوە لەیان ڕێکخراوە نێودەوڵەتەکانەوە دانرێت کە دائەنرێت بەس دانرێت بۆ ئەوەی فۆکسی زیاتر بکرێتە سەر بۆ ئەوەی بە هەند زیاتر وەربگیرێ بۆ ئەوی ڕۆڵەکەی دەرکەیە بەس ئەگەر وەکو شتێکی نۆرماڵ و تەقلیدی تەمەشا بکرێ ناتوانێت شوێنی خۆی بگرێت بەداخەوە باش جا دکتۆر ئێستا مادام باسی گەشتیاری و گەشتیار ئەکرێ خودی کەسێک کە ویستی گەشت بکات واتە گەشتیارێک بە پێی چی باشتر وایە کە ئەم شوێنێک هەڵبژێرێت ئێستا بۆ منەگەکێ لە کێشەکان لای خۆمان ویزە وەرگرتنایە ئەتوانی تۆ ویزای ئەو وڵاتە ئاسان وەرگریانە چیتر لە پاڵی ئەمە بۆ گەشتیارێک خاڵی گرنگە سەرەکیترین شتۆک بەڕێز دامەجێدا مەسلەی ویزەیە تۆچی بە وڵاتی جاری هەر لە مەتار ویزە دەداتێ و ئەکستێنشن ش بۆ کات چەنێ بتوێ لێ بمێنیتەوە مە زۆر مهمە خاڵێکی تر مەسلەی ئەو شوێنەی کە بۆیەکی چۆن نتوانم شتەکان حجز بکەم هۆتێ لە مۆتێ لە شوێنەکان حجز بکەم لەوەش گرنگتر سعرەکەی چۆنە لەوەش گرنگتر ئایا ئەوەی کە لە ئەلکترۆنیەن و ئۆنلاین حجزیەکەم ئایا فعلەن وایە ئەمە زۆر گرنگە زۆر جا کەسەکە گەشتیارە چێ لە شوێنێک هۆتێلی حجزەکە بۆ چەند شەوێک بەس دوایە چێ واقعەکە بینێ نە سعرەکەی و سعرەیە نە کوالیتیەکەی و کوالیتیە نە خزمە گوزارەکەی و خزمە گوزاریە بۆیە شوێنی مانەوە زۆر گرنگە بە پێی دراسەکان لە 140 بۆ 50 کاتی گەشتیار لە شوێنی مانەوەکەیەتی یعنی نیوەی کاتەکەی پەیوەستە بە شوێنی مانەوەکەی جا ئەو شوێنی مانەوەیە ئەبێ بە شێوازێ بێ کە نزیک بێ لە چالاکیەکانی تردەوە زۆر جارەگەر ببینێ و کەسانەی کاچن بۆ حەج و عەمرەوانەیە کە لە گرفتەکانیان ئەوەیە ئەڵێ لە شوێنێکم بە چەندین سەعات یا بە چەندین کاتی ناتوانم بگەمە شوێنی مەبەست بۆیە گرنگە گەشتیاری بکەین وڵاتانی پێشکەوتو تەجاوزیان مەرحەلیان کردو بۆ لەبەرەوەی هۆکاری گواستنەوەیان زۆرە هۆیەکانی نەقلیان زۆرە میترۆ بێ پاس بێ سیارەی خصوص هەموو جۆرە گواستنەوەکانیان هەیە بەڵام لە وڵاتانی دواکەوتو لایەزال ماوە لایەزال ئەو گرفتە ماوە بەڵام شوێنی مانەوە نرخی شوێنی مانەوەکە زۆر گرنگە یەک خاڵێ زۆر پێویستە بیکەین تەسەوەر کە جاری وایە شوێنی مانەوەی هەندێک شوێنی خۆمان لە هەندێک ناوچە و شار گرانترە لە هەندێک وڵات کە زۆر پێشکەوتۆ لە گەشت گوزار یعنی هەندێک جار هەندێک مقارنەمان کردووە کە پێمان خۆشە ئیجابیانەتر سەیریکەین لە فەڕەنسا لە هەندێک شوێنی مانەوەکە هەرزانترە لە هەندێک ناوچەی خۆمان کە لە کاتی فەڕەنسا ساحێبی 80 بۆ 80 ملیۆن گەشتیارە بورجی ئیڤڵی لێ 40 بۆ 43 ملیۆن خەڵک سەردانیەکە مەبەستم چییە جاری وا هەیە چونکە کەمێ مؤسساتیمان نەکردووە هەتا گرتنی کەپرێک پێویستەکە کەسەکە بەیانی 2 ساعت 3 ساعت پێشتر بڕا بۆ شوێنێکە بۆی کەپرێک حجزکە ئەی ئەگەر لە وڵاتێکی تر بێت ئەمە هەر بە ئەلکترۆنیان تۆ حجزیەکەی بۆ 3 ڕۆژی داهات و چەند کەپرمەوێ هەرچەند لە وڵاتانە کەپر نییە زیاتر بووە بە شتێکی دامەزراوەیەکی گەشتیاری و نرخەکەشی چەنەوە چۆنش بەس ئێمە زۆربەی کات ئەوەیە وعیمان کەمە یعنی گەشت و گوزارمان وەکو ئەوەندەی شتێکی تەرفیهی وەرگرتووە ئەوەندە وەکو شتێکی بزنس و اقتصادی وەرمان نەگرت لە هەندێک وڵاتەکە گەشتیار بۆی بڕوە ئەو خاوەن تەکسیە ئەو شۆفێرەوە ڕاهێنراوە بچی دەرگای تەکسیەکە بکەیتەوە بۆ گەشتیارەکە بۆی سەرکەوێ ئەمە بۆ وارەکرێ بۆی ئەو کەسە زیاتر بمێنێتەوە بۆی ئارەزووی زیاتر بکە یەکێترش لە حاڵەتەکان کە هەمانە زۆر جار ئێمە دوو دەستگامان تێکەڵ کردووە یعنی دەستگای ئەمنی و ئاسایشی لەگە دەستگای گەشتیاری یعنی کەسەکە کە دێ بۆ دایرێکی ئیقامە یا بۆ مەتارێک یا بۆ شوێنێکی تر ئەو ئێ بە زووترین کات پرۆسەکەی جێبەجێبێ بۆی سادر کاتەکەی هەفتەیەکی ئەو نەهاتووە 2 ڕۆژ 3 ڕۆژ خەریکی ئەو پرۆسەیە بێ ئێمەش دەبەری باردۆخی وڵاتەکەمان هەرێمەکەمان شوێنەکەمان زۆر حساسە کاری تیرۆریستی لێ کاری خراپی لێ مەجبوری ئیجاعاتە ئەمنیەکان متەشەدید بکەین بەس ئاگامان لەم دیوە نییە ئەمە تەسیری سلبیە کاتە سەر گەشتیارەکە وڵاتێک و مالیزیا کە من خۆم دکتۆراکەم لێ خوێندووە چوومە لە ماوەی چارەگێک ڤیزەی مانگەکەشم وەرگرتووە پێش خوێندنش و ئیجراعاتەکانش زۆر ئاسان ڕۆیشتووە مەبەستمەوە نێ مقارنەی بکەین بڵێم ئەبێ لێرە جوابێ بەڵام ئەکرێ ئەم دوو بوعدە لە یەک جیا بکرێتەوە ئەکرێ لایەن ئەمنی و ئاسایشەکە پێویستە جێبەجێکرێ بەڵام ئاگامان لە گەشتیار بێ زۆر حساسە پێشێ بێ بۆ هەرێمی کوردستان تورکیای لەبەردەستە ڕەنگە زۆر ناوچەی پێشکەوتوتری هەبێ ئێرانی لەبەردەستە ڕەنگە زۆر هەرزانتر بێ کە دێ بۆ ئێرە بێت تۆ کۆمەڵی ئۆفەری بدەیتێ تەژیعی زیاتر بکەی ئەبێ وای لێ بکەی کە ئەم زیات دووبارەی کاتەوە یەکێ لە شتەکانە زۆر مهمە چەند دەمێنێتەوە بە پێی ستاندەری نێودەوڵەتی ئەگەر کەسێک دێت بۆ وڵاتێک 8 شەو بمێنێتەوە ستاندەرێکی باش بەس ئەگەر 1 شەو بمێنێتەوە یا 2 شەو ڕەنگە ئەو پارەی خەرج نەکە بە پێی دراسانی لەبەردەستی ئێمە خەڵکی بیانی دێن بۆ ئێرە
بەس کەمترینیان خەڵکی بیانی وڵاتانی پێشکەوت و دوورە دەستن. دکتۆر هۆکار چییە کە بەم شێوە بۆ نمونە ئێمە زۆر کار لەسەر گەشتیاری وڵاتانی ئەوروپی ئەمریکی ناکەین؟ یەکێک لە مشکلەکان چیە؟ ئێمە تەنها ئیکتیفامان کرد بۆ مقاوماتە سیاحی هەمانە کە زۆر مهمە. ئێمە سیاحەیەکمایە سیاحێکی طبیعیە مستەنع نییە. مستەنع چییە؟ وڵاتی وایە خۆی کردوێتی بە گەشتیاری، ئەبێ هەموو ساڵێ پارێکی سەرفکە بێ سیانەی بکات تا بێ بە گەشتیاری. ئێمە ئەوەمان نییە و مەسرفە. بەس ڕازگویانە بڵێم بەگشتی حکوومەت یاریێم وەزارەتە پەیوەندیدارەکان کەمتر بایەخ بەم بۆ ئارادن. من بە نمونەیەکی زۆر بەسیط پێویست ناکە من بڵێم ئایا بایەخ بەم ناڵەکەمە دەم یان نادەم. هەر سەیری لیستی ئەو خەرجیانەکە کە من ئایا پارەی بۆ خەرجەکەم یانە دلیلە لەسەر من ئەهمیەت بەم ناڵەکە دەم لە ڕووی مادیەوەڵێم نەک لە ڕووی شتی ترەوە. ئێسەیری بوجەکانمان بکەین سەی میزانێک کەمترین پارە بۆ کەرتی گەشت و گوزار. یەکێتر لە شتەکان کە چەندین زار پێشنیارمان کردووە کەرتی گەشت و گوزار زۆر جا کراوە بە قوربانی چۆن لەگەڵ وەزارەتی شارەوانی تێکەڵ کراوە کە تێکەڵ کرا دوو وەزارەت پێکەوە دوو جانب وای لێدێ چێ کەڤەری ئیشەکانەکە چێ واجی هەیە شارەوانی، بەڵام گەشت و گوزارەکە ئەهمیەتەکەی کەمتر هینیەوە بێ. لە هەمان کە سێری داتای وەبەرهێنان بکەین لە ماوەی ئەم 15 تا 20 ساڵە کەمترین پارە بۆ گەشت و گوزار دەڕوا، بۆ سەکەن ئەڕوا، بۆ نیشتەجێبوون ئەڕوا، بۆ شتی تر دەڕوا. بەواتایەکی تر بۆ وەڵامی پرسیارکێ بەر ستراکچێکی بەهێزمان نییە. یعنی تەنانەت بەپێی ئەمانەی کە ئەم قسانەی کردن هەموو بەپێی دراسەیە. گەشتیاری بیانی ئەڵێ من دێم بۆ ناوچەیەک کەم ئەبینم دلیلی تیابێ کە بڵم چەند کیلۆمەترەگەمە فلان شوێن هەمانە بەڵام کەمن. ئەوە نییە بۆ نمونە ئێمە زۆر جار لامان وایە تۆ ئەگەر شارەکەت لوکس بوو شارەکەت زۆر جوان و سەردەمیانە بوو ئیتر ئەمە تەنیا کارێکە لە بواری گەشت و گوزاراکرێت لە کاتێکا بوو نمونە هەر ئەو گوندانەی ئێمە تەونکردنە نانکردە زۆر جار گەشتیاری بیانی ئەوروپی ئەمریکی بەس بۆ ئەوە دێت. ئەسڵەن زۆر جار منەبم لە قاعەی محاسەرەش باس کردووە گەشتیار نایە بۆی مۆڵ ببینێ و ئەسڵەن لە وڵاتێکەوە تۆ مۆڵی زۆر زەخەمتری لێیە شوێنی زۆر ئەو دێ بۆ شتە کللتوریەکانی تۆ ببینێ. هەر بۆ زانیاری بەڕێز ئێستا گەشتیار هەیە چێ بۆ ئەو شوێنانەی کە حربی عالەمی یەکەم و دووەم تیا ڕوویداوە کە پێوتێ گەشتیاری گەشت و گوزاری ڕەش یا گەشت و گوزاری سیاسی یاخود جەنگی. ئێمە لە عالەما ڕەنگە ئەوەی کارەساتمان بەسەر هاتبێ هیچ وڵاتی تر بەسەریان نات هەتا ئێستا نەماتوانێت هەڵەبجە بکەینە شوێنێکی گەشتیاری سیاسی گەشتیارێکی گەشت و گوزاری ڕەش بۆی خەڵک سەردانیکە ئەو ناوچانی کە ئەنفال کراون لە گەرمیان کە زۆر ناوچەمانەیە نەهاتوین جۆرەکانی گەشت و گوزار فراوانتر بکەین. یعنی هاتوین ئیکتیفامان کرۆ بەس تەنها بە شتە عامەکان کە هەیە بۆیە زۆر پێویستە تۆ ئەو ناوچانە زیندوو بکەیتەوە کە دوورە دەست. ئەسڵەن ئێستا خەڵک حەزی بە هەر نەک خەڵکی گەشتیار خەڵکی ئاسایی پێی خۆشە لە شوێنێ بژێت تا ڕادێ دوورە دەست بێ ئارام بێ نایە سترێسی بێ نایە زەوزا بێت و بەردەوام دەنگ و ژاوە بێ. ئەی گەشتیارش بۆ هاتووە ئەسڵەن گەشتیارێکە لە هەدەفەکانی بۆ هاتووە لە ڕۆتین نەجاتی بێ فەرمانبەرە کارمەندە لە کۆمپانیا لە شەریکەیەگەوێ مودێ دوورکەوێتەوە لەو ئینە ئێستا دووبارە بێنیتەوە ناو مۆڵ و ناو هۆڵێک و ناو پارکینی سیارەوانە هەر نایەوێ. بۆیە وای لێ کردووە گەشتیارەکان یاخود نەیەن یاخود کەمتر بمێننەوە. من بۆیە باسی نقاتی لاوازەکەم چونکە ئەگەر نقاتی لاواز بزانین ئەتوانین بەرەو پێشی بەرین. نقاتی لاواز بۆەوە نییە کە ئێمە بڵین متەشائیمین و نەخێر زۆر باشە تۆ هین بکەیت. یعنی زۆر باشە تۆ لە هەموو سێکتەرەکان لە هەموو بارەکان هەر بۆ زانیاری بەڕێستان بە پێی توێژینەوەکان کە لای منە 10 بۆ 12 جۆری گەشت و گوزارمان هەیە لە هەموو جیهانە شتیوانێ وڵاتی هەر 12 جۆر گەشت و گوزاریە بێ. منێکە لە سەمینارەکان بۆیە باسی نمونەکانەکەم چوە قسەکان منطقی واقعی بێ وتم لە وڵاتیان بەفرە بارێ وتیانە عین چی بەفرە بارێ وڵاتی وایە نەیبینیەوە بە خۆیان بەفر ببارێ. یعنی بۆی هەیە بێت بۆ گەشت و گوزار لە وڵاتەکەی تۆ بەس دەبەرەوەی تۆ بەفرت ئەگەر لە مودەیەکی زەمەنی کەم بەس ئێمە چی ڕۆدا لە کاتێ بەفربارین خەمیەوەمانە چۆن ماڵەکەمان پاکەینەوە چۆن بۆری ئاوەکە نەگیرێت و چۆن ینی بەرەودیوێکی تر ڕۆشتین نەهاتون تەوزیفی ئەو بوارە بکەین. چکە ئەو ناوچە گەشتیاریانەی کە هەمانەیە لەوانەی کە جێ دڵخۆشیە لە هەر 4 وەرز هەمانە بەس ئێمە هاتوین 1 وەرزەیە 2 وەرز ئیسفادەی لێەکەین لە هەموو ناوچەکانش هەمانە. ئاخر لە وڵاتی وا هەیە بووە بە گەشتیاری تەنها گەشت و گوزاری کەوتۆتە ناوچەیە لە ناوچەکانەوە بەس ئێمە لە هەر شوێنی کوردستان ئەڕۆی بە ئاستی جیاواز ئەوەیە گەشتیار سەردانی بکە. دکتۆر پۆلەن کراوە کە لەو 12 جۆرەی گەشتیار کە سەردانی وڵاتێکی ترەکات کام جۆرەیان زیاتر سەردانی هەرێمی کوردستانەکات؟ یەکێ لەو گەشتیاریان لەو جۆرانی کە زۆر گەشتیار سەردانکە گەشت و گوزاری سروشتی کە ئێمە بە گرنگی ێزانین بەس لە کۆتایی دیێ لە ئەو لێوات بەبەرەوەی دێت وێنە ئەگرێت ئەچێت لە پارکێک ئەچێت زۆر بایەخی نییە لە ڕووی ئابووری و بازرگانیەوە. ئەی کام گەشتیار زۆر بایەخیە کە ئێمە بایەخمان پێنەدا گەشت و گوزاری چارەسەریە توبیە
ئەو گەڕاوانی کە هەمان لە منتیقەی خورماڵ و زۆر منتیقەی تر ئەڵێ زۆرترین پارە لە گەشت و گوزار دەستەکەوێت لە ڕێگەی ئەو جۆرە گەشت و گوزارەوە لەبەرچی ئەڵێ هەر کەسێکە ڕوا بۆ چارەسەر یا بۆ جان بە عیلاجیەکەی بە تەنیا ناڕوە عایلەی لەگەڵایە بۆ یەک ڕۆژ نامێنێتەوە چەندین ڕۆژە مێنێتەوە یەک جارش پارە خەرج ناکات چەندین جار پارە خەرجەکە زۆر گرنگە ئەوە بکەین یعنی کە تۆ بێیت بایەخ بدەیت بە جۆرەکانی تر بەڵام بەپی دراسەکان کە لای منە کە خۆم هەندێکی توێژنەوە ئەنجامدا لە ستا هەفتای گەشتیار کە دێ بۆ کوردستان بۆ گەشتیاری سروشتی دێ بۆ تەبیعەکە دێ ئەگەر سەیری جنوب وەسەتش کە یاڵە دێم بۆ ئەوەی ئاوهەواکەی خۆشە ئەمە مەقەوماتە کامیان گرنگی زیاترە باس لە چارەسەری سروشتی کرد بەڵام ئاینیشمانێ گەشتیاری ئاینی ئێمە ئەوەی یعنی کوردستانێکێکە لەو شوێنانی هەمووی هەیە تۆ تەسەوەر کە ئەو هەموو مەزارگەیەمانێ ئەو شوێنە ئاینیەمانێ نەهاتوین بە سەیری کەربەلا و نەجەفکەین لەم دوایە نزیکەی 20 ملیۆن آخر 20 ملیۆن زەخمە هەموو هاوڵاتیانی عێراق 3 ملیۆنە 20 ملیۆن کەس دێن بۆ گەشتکردن بۆ شۆ بۆ نەجەف و کەربەلا و بۆ یادێ لە یادەکان چەندێ پارە خەرجەکەن چەندێ ئەمێننەوە لەوێ پارێکی زۆر زەخمە ئێمە ئەو شوێنانەمان هەیە بەڵام بایەخی تەواوەتیمان پێنەداوە گەشتیاری گەشتگوزاری سیاسیمانێ بایەخی تەواوەتیمان پێنەداوە گەشتگوزاری چارەسەریمانێ بایەخی تەواوەتیمان پێنەداوە لە ڕووی مۆزەخانە زۆر مهمە یعنی تۆ تەمەشاکاڵی کۆنترین شوێن بێسانسورە یاخود چەرمووە لە ئێمە هەمانە بەڵام کواشێنێ من ئەڵێم ئێستا گەشتیارە گەڕێتەوە حربی عالەمی یەکەم و دووەم تۆ چەندین سەدە پێش حربی عالەمی یەکەم و دووەم شوێنەکەت هەیە بەس جانبی تەسویقیمان ضعیفە من هەمیشە ئەڵێم ئەگەر ڕستەدەم دەی بەوە خەڵکێکی گەشتیار دێت هەتا پێشنیارشم کردو لە سەمینار و وەرکشۆپەکان پێم وتون کە دێتە ناو مەتارۆ پێویست ناکە لەسەر کەناڵێ بێباسی جەنگ و شەڕ و حەرب و سیاسیان چیمانێ بێ لەسەر کەناڵێ بێ ناوچە گەشت گوزارەکانمان نیشاندا گەشتەکانمانەکەین دێتە ناو مەتاری سلێمانی هەموو عالم کاڕۆی لە وڵاتەکەی پێشەوەی تیارەکە هەبوت بکە ناوچە گەشتیارەکانی و کۆمەڵە شتە پێ نیشاندا بۆی تۆ تەمەتوعی پێ یانە چی بۆ دایرەیەک لە دایرەکانی حکومەت پێویست ناکرێت سەر کەناڵێ بێت باسی گرفت و مەشاکیلوانە ئەو گەشتیارا بێت تۆ جەزبی بکەیت تەسویقمان ضعیفە نەهاتوین تەسویقێکی تەواو بکەین بە بازارکردن تا گەشتیارەکە هەستکا کە ئەم ناوچانە هەیە تەسەوڕەکەی ئێستا بڕۆ ڕاپرسیە بکە هەر لە خەڵکی خۆمان پرسە زۆر ناوچەی گەشتیاری خۆمان نایزانین خۆمان بۆ نەک لەبەر ئەوەی کە زۆر جار ئەمە با بڵین پەیوەست نییە تەنها بە حکومەتوان و گەشت گوزار لەو بابەتانەیە پەیوەستە بە هەموو خەڵک زۆر جارە بینیت لە ناو بازارەکان کەسێکی بەڕێگەز عەرەب یا کەسی تری تێدا هەرچەند ئەلحەمدولیلا وەکو میلەت زۆر ئێمە احترام و ئەوی هەموو نەتەوەیەگرین ئەڵێ زۆرم پێ ناخۆش کەسێکی عەرەب بە حوڕەتی خۆی سوڕێتەوە ئاخر با بەوە گەشتیارە هاتووە تۆ بێ ئەوە بکەیت یاخود زۆرم پێ ناخۆش کەسێکی فلان وڵات هاتووە لێرە ئەو دووشتی تێکەڵ کردووە مەسەلەی ئایدۆلۆژی و فکری شتێکە مەسەلەی پارە خەرجکردن شتێکی ترە جا من ئەڵێم ئەگەر ئەوە بکەین ئەبێ ڕقمان لە ئینگلیز بێ لەبەرەوەی سەردەمانێکی کاتی شێخ مەحموودیان نەکردوێ بڕقمان لە عەرەب بێ لەبەرەوە ڕقمان لە تورکۆ نابێ ئەمە بکەین لە گەشت و گوزار جیاوە دووەمیان شەریکاتی گەشت و گوزاری ئێمە بواری تەسویقی بەعام ضعیفە نەها ئەوەندەی تەماشای کەناڵەکانی ڕاگەاندنی کە بەگشتی ئەوەندەی بانگەشە ناکرێ بۆ ناوچەی گەشت و گوزاری تورکیا و دوبەی و مالیزیا ئەوە بانگەشە ناکرێ بۆ ناوخۆ کە تۆ بانگەشەوە نەکردوون ئایا گەشت و گوزار ناوچە گەشت و گوزارەکان کراوەتە ناو سیستەمی خوێندنەوە هەل لە بیدایەتەوە بیزانێ نەگەوەی تەنها بڵێ ئەمە شوێنێکی گەشتیاری کۆتاییە چەند مهمە 50,000 کە دەرکراوە ڕێک ناوچەیەکی گەشتیاری خۆمان کانیە لە کانیەکان شوێنێ لە شوێنەکانی خۆمان کراوەتە ناو 50,000 گەشتیاری خۆشە ببینێ لەو پارەی کە بەکاری هێنێ بۆی بتوانانی تەداولی پێ بکەی بتوانانی بێتە شتێکی ئەوەت زۆر گرنگە یەکێتر لە شتەکان کە شەریکاتی گەشت و گوزار بەداخەوە ئەم حاڵەتە من باسی عامەکەم دا شەریکاتی زۆر زەخم و بەهێزمانەیە کە گەشتیارێکی بیانی دێ خۆی تەسلیمی تۆەکە ئەڵێ من چی بکەم بڕۆم بۆ شۆ ئەمەش دێت ئەو خواردنەیە داتێکام خۆی حەزی پێێتی ئەی با بە ئەو شوێنەی کە ئەم خۆی حەزی پێێتی نایبا بە ئەو شوێنە و ئەو خواردنەی کە ئەو داوای دەکا ئەو چی دەوێ مەتە ڕۆشنبیری مامەڵەکردن لەگەڵ گەشتیارە یعنی زۆر فەرقەکە زۆر تۆ ئەگەر وای لێ بکەی هۆگری تۆ بێت هۆگری تۆ چۆن ئەبێت سێرکە ئەو شتانە بەدڵی ئەوە بە ئاراستەی ئەو ئەڕوا ئەو پێی مرتاحە پێی ئاسوودەیە نەک ئەوەی تۆ بێ بە شێوازێ یەکێ لە مشکلەکان هەمانە بۆیە باسی کاڵا و خزمەت گوزاریم کرد وا مامەڵە گەشتیارەکرا ئەمڕۆ دێک کێ لە بەیانی دێتەوە بەیانی بۆ لای تۆش نێتەوە بۆ لای دراوسێکە و دێتەوە بۆ لای بازارەکەی تۆش نێ بۆ لای کەسێک دێتەوە ئەگەر بەرکەوتنیە بێت لەگەڵ شۆفەر تەکسی یان خاوەن دوکانەکە بە گرانتر پێفرۆشن گرانتر زۆر جار ئەوەی لێکات ئەو چییە مشکلەی گەشتیار ئەو بەدیلی تری هەیە کە بەدیلی تری هەبوو نایەتەوە بۆ ئێرە
کە زۆر جار لە وڵاتان لاندی وڵاتم حاڵەتە ڕوویداوە گەشتیارێ دێ بە وڵاتێک هەر لە مەتار تیکتە بڕێتەوە گەڕێتەوە بە وڵاتەکەی خۆی لەبەرێک مووقفێک لەبەرێک حاڵەتێک بەدڵی نییە ئەڕات چونکە گەشتیار دڵی ناز کە حساسە بە دوای ئەوەیە گەڕێ ئاسوودە بێ نایە بۆی لە تەشەنوجا بێت و لە هینی تۆدا بێت وانە بەڵێ دکتۆر ئەگەر لەسەر چمکە ئابوورێکی کە لە چمکێکی گرنگی گەشتیاریە زیاتر بمێنینەوە بەڕێستان توێژینەوەتانە سەرەوە کردووە ئەگەر گەشتیارێک لە دەرەوەی هەرێمی کوردستان بێتە ناو هەرێمی کوردستانەوە با بڵین بۆ ماوەی هەفتەیەک بمێنێتەوە چەند پارە ئەگەر بە شێوەیەکی دروست مامەڵەی لەگەڵا بکرێت چەند پارە خەرجەکە لە راپۆرتێکا بیا توژینەوەی خوێنمەوە 23 پیشە سوود ئەبینن لەمانەوەی ئەم گەشتیارە لە ناو ئەو وڵاتەیە لە هەرێمی کوردستان هەر زۆر ئەگەر دراسە تازەکان لەن 72 پیش چونکە ئەوە نەڕەبت هەر گەشتیارێ لە هۆتێلێکە مێنێتەوە جگە لە کارمەندی ناو هۆتێلەکە جگە لە هۆتێلەکە خۆی جگە لەوەی تەڵەبی لەسەر مەطعەم و ڕێستۆرانت و مەطعەمەکەش تەڵەبی لەسەر تەماتە و کولەگە و پێداویستەکان و ئیلە ئاخری زۆر فراوانە بە پێی هەندێ دراسە مەسەن لە فەڕەنسا ئەڵێمە $1 کە خەرجەکەین لە گەشتیارێک ئەبێتە $373 یعنی $1 خەرجەکە ئەبێتە ئیستیسمارێ بۆ چەند گەشتیارێکی بیانی کە دێت ئەبێ سەیرێکین لە چ هۆتێلێک ئەمێنێتەوە چەند ڕۆژ ئەمێنێتەوە و ئیمکانیەتی داهاتی خۆی چەندێک ئەمە زۆر گرنگە بەڵام ئەگەر سیر بکەین ئێمە لە ڕووی داهات پەیداکردن لە گەشتیارەوە هێشتا لاواسی هێشتا نەگەشتین بۆ ئاستەی کە هەیە بۆ لەبەری ئەڤەرێجێکی ئەم گەشتیارە دێت ئەگەر ڕۆژی $50 خەرج بکە $50 بۆ دانەکە کەمترین شتە سێ ڕۆژ مێتە بێ $150 خەرج بکە بەس گەشتیارەکە ئەو $150 خەرج ناکە ئەو $150 نابێتە داهاتێ بۆ هەرێمی کوردستان من هەمیشاڵم ئەگەر بمانێ گەشت و گوزار بەرەو پێش بڕێن لە ڕووی ئابووریەوە نەپێویستمان بە موچە ئەبێ نەپێویستمان بە بوجە ئەبێ پێویستمان بە هیچ نابێت لەبەرچی تەماشای عالەم بکەین ئەڵێ کەرتی گەشت و گوزار واکە لە 11 دەستی کار لەوێ کار بکە تەسەوور کە لە 11 ئەڵێ کەرتی گەشت و گوزار واکە لە 10 بۆ 15 هەموو داهاتی وڵات لێەوە بێ دکتۆر ئێستا هەندێک لە وڵاتان سەرچاوە و زۆ ئەمانیانە پشتیان زیاتر بۆ هەندێ وڵات لە 185 چەندێ وڵات لە 185 داهاتی لێەوە دێت جایەکێ لە بابەتەکانی ئێمە ئەوەیە کە گەشتیارەکە پارەکەش خەرجەکە ئەو پارەیە خەرج ناکەکەین بۆ کەم خەرجەکە ئاگاداریەوە بین لێنگز ئۆفستەی ماوەی مانەوەکەی کەمە یعنی نەگەیشتەوە بە هەشتەوەی کە ئەڵێن کە بمێنێتەوە کە نەگەیشتەوە بەو هەشتەوەین یەکێتر لە خاڵەکان بڵێم کە خەلە لە بۆی هین بینتیدا ئەو ستارانەی کە هەمانە بۆ هۆتێل و مۆتێروینەکان پێویستی بێعادی تەقیمکردنەوەیە یعنی کاڵی 5 ستارێکە کەسێکی گەشتیار لە وڵاتی خۆیان سێ 5 ستارێکەکە 5 ستارێک چۆنە دوایی دێت تۆ لێرەش 5 ستارێکە بینی چۆنە ئەم قسەیە هەمووی بە قسە عامەکە ئەکەین چونکە هۆتێلمانەیە کە 5 ستارە بالفعل 5 ستارە بەس چەندی تر تایتڵەکەی 5 بەڵام 5 نییە تایتڵەکەی 4 بەڵام 4 نییە خزمە گوزارەکەی و خزمە گوزارێنێ من لەم ماوەیە ئەیکە لە گەشتیارەکانم بینی لە شوێنێک وێن هەفتەی پێشوو بێزار بوو ئەیت ئەم شەو لە باسی هۆتێلێکی زۆر بە ناوبانگێکە لە کوردستانە لە شاری سلێمانینە ئەوی لەو هۆتێلە ماومەتەوە ئەم شەو خەریک تعمیرات بوونە خەریک تعمیر بوونە بێزار بوومە چۆن تۆ لە گەرمەی ئەوەی کە گەشتیاری لێ خەریکی تعمیری لە تەوقیتێکی کە ئەو پێویستی بە ئیساحەتەوە بخێ هەر یەکسەر وتی ئەمڕۆمەوەی هۆتێلەکە بگۆڕم شوێنەکەم بگۆڕم بیر لەوە بکەینەوە یەک حاڵەتێکە بەڵام چەندی تروامان هەیە یان جاری وایە من خۆم ینی هەر لە شارەکانی خۆمان ماومەتەوە لە هۆتێلە فلان خەدەماتی دێنە و فلان دێنە و بەیانی هاتووم وتمە بۆ فلان خەدەماتی دێنێ توی وڵی داوات کردایە زۆر مشکلێ نابێ من داوا بکەمە بێت تۆ بۆم فراهام بکەیت بۆ لە هۆتێلا 24 ساعت ئاو و کارەبا و هەموو شتێکەوە لەبەرەوەی گەشتیار پێویستی پێێتی لە 150 کاتەکەی لە هۆتێل و مۆتێلە خزمەگوزاری نابێ ئەو داوا بکە ئەبێت تۆ خۆت پێشکەشیکەی هەندێک جار لە مەتاعەم و ڕێستۆرانەکانمان ئەمە ڕنگدانەوەیە لەسەر گەشتیارەکە و لەسەر هاوڵاتی ئەتیادیش ئەچێ خواردنێکی سادە داواکە لە نەزڕەی ئەو وایە مادەم خواردنێکی سادە داواکە زۆر خزمەتی نەکە زۆر پێویست ناکە ئەمە نەهاتۆ داوی خواردنێکی زۆر زەخم بکە گەشتیار زۆر حساسە بە پلانی بۆ دانرێت وڵاتی وا هەیە ئەگەر 40 ملیۆن کەس بێت 40 ملیۆن گەشتیاری بۆ دێت یعنی بەقەدەر ئەوە مقارنەکە لەوەیە یەکێتر لەوانەی کە ئێمە زۆر جارش ئەم قسەی ڕەنگە کەمێ قورس بێ بەس ڕاستگویانەی بڵێم حەزەکەین شتەکان زەخم و گەورە بکەین یعنی ئەڵێن ئەوە ملیۆن گەشتیار ئەوە ملیۆن گەشتیار ئاخر ئەگەرەوە نەبێت ئەبێت داهاتێکمان هەبێ کوا داهاتەکەی وانە مشکلەکە لە دووبارە بوونەوەیە دێت لە بازگەیەکی شاری سلێمانی داخلە بێڵێن گەشتیار ئەچێ بۆ هەولێر لە بازگەکەی وێش داخلە بێڵێن گەشتیار ئەچێ و بازگەیەکی تر شەڕڵێن گەشتیار ئەمە گەشتیارنی هەرو گەشتیارەیە سێ بازگەی جیاواز لە مەتار داخلە بێ گەشتیار
دوای مەتاڕەچێ و بازگەیەکی تر نابێەوە گەشتیار بێت چکە یەکجار داخلك یان زۆرجار کرێکاری بیانیمان لە گەشتیارە تێکەڵ کردووە بەنگلادیشیە دێ بۆی پارە لە من ڕێزی زۆرم بۆ نەتەوە خەومەکە بەس نمونونەکاڵێم پارەی لای من دەستکەی و بیبا بە وڵاتی خۆی بە گەشتیار حسابێکم نەخێرە بێ پارە لای من خەرج بکە ینی معادلەکان کەمێک جیاواز تێڕوانینەی ئێمە هەمانە هەتاکو ئێستا بۆ کەرتی گەشت و گوزار بەڕێزت وەکو کەسێکی زانکۆی ڕێنمایی چیە ئەبێت چ گۆڕانکاریەک بەسەریا بێ بۆی کە هەر لەگەڵ ئەو ئیمکانیەتەشا هەمانە بگونجێت گرنگترین شتێ پلان دابنین بەس ئەو پلانات چۆنە پلان التفکیر في المستقبل ئەبێ باسی داهاتوشکەین من زۆر جار بیستم لە کاتێوانەی داعش و ئەو حرب و هەندستانەی کە ڕوویەدا ئەڵێن گەشتیارمان کەم بۆتەوە شتێکی طبیعی لەو کاتانە کەم بکە پلانی تۆ چییە وا بکەی کە کەم نەبێتەوە ئەمە زۆر زۆر گرنگە ئەم پلانە بێت دووبارە ئیعادە نەزەری هەموو ستراکچەی خۆمان بکەین ناوچە گەشتیارەکانمان چەندێکە شوێنی مانەوەکانمان چەندێکە ڕستۆرانەکانمان چەندێکە ئەم ساڵ چەندمان بۆ دێ ساڵی داهاتوو بیکەین بە چەند هەر گەشتیارێک چەندێک خەرجەکە ئایا نسبەی خەرجەکە گونجاوە یان نەگونجاوە بەس بڕوا بکە زۆر جار پلانەکان نەکردنیە پێچەوان ئیشەکەی بۆ نمونە جاری وایە هۆتێل و مۆتێلەکان ئەبێ مەسەلی ئاو و کارەبە و شتیان هەرزان بێ لەبەری بتوان شوێنی مانەوەی هەرزان بۆ خەڵک دابین بکەن بەس ئێمە بە پێچەوانە ڕسومات و زەڕیبە و باجی زیاتر لەسەردانین بۆ ئەڵین داهاتمان لێ دەستەکەی بەس بیر ناکەینەوە ئەو داهاتی کە لەو دەستمانەکەی ئەو باجا بێتەوەی چی ئەبێتەوەی تێچوویەکی زیاتر بۆ هۆتێلەکە هۆتێلەکە چیەکە نرخی مانەوەکە گرانترەکە کە گرانترێکە گەشتیارێک یا نایەت یاگەر بێتش کەمەمێنێتەوە کەواتە چارەسەری سەرەکی چیە پلانمان هەبێ ئەو پلانە چیمان هەیە و چەند گەشتیارمان بۆ دێ چۆن وا بکەین ڕێژەی لە 5 لە 10 ساڵانە زیای بکەین و گرنگشە لەو پلانەیە جێی چی بکەینەوە جۆ لە گەشتیار ڕابگرین گەشتیار پێداویستی چییە من لە هۆتێلی وڵاتانی دەرەوە ماومەتەوە لە ناو هۆتێلەکە فۆرمێکی تیاڵێ هەڵسەنگاندنی تۆ چییە بۆ ئەم شەوەی کەمایتەوە لێرە ئەتوانی بە کەیفی خۆت ملاحەزات و کۆمنتی پێ بدڵی دێ ئیشەکە لەسەری هەر بۆ تەجربە هۆتێلی وایە چوومە نەقسی هەبووە کۆمەڵی نەقسی احتیادی کە ساڵی داهاتوو ڕۆیشتومەتەوە بۆوێ ئەوانە چارەسەر کراوە زۆر گرنگە ئێمە ئەبێ وڵاتی زۆر پێشکەوتوو باسەکەم وڵاتێک کە گەشتیاری گەیشتۆ بە ئاستێک یعنی تر زۆر پێشکەوتووە بەڵام بیر لەوا کاتۆ چۆن ئەو پێشکەوتنە محافەزەیکە چۆن بیپارێز وەی خاڵێکی تر گرنگە ئەهمێت بە هەموو جۆرەکانی گەشت و گوزار دێن وەکو ئاماژەمان پێدا چونکە یەک جۆری گەشت و گوزار تەرفیهی باز بکەی ئەگەر خەڵکێ نەهات بە و جۆرەی تر کۆتایی پێدێت بەس ئەگەر جۆرەکانی زۆرترت هەبێ هەموو جۆرەکان ئەهمێت پێ بدەیت ئەگەر بۆ ئەمەیان نات بۆ ئەویان دێت ئەگەر بۆ ئەمەیان هات بۆ ئەوش دێت ڕێژەی گەشتیارەکە زیاکە و بە تایبەت گەشتیاری بیانی بە تایبەت گەشتیاری وڵاتانی زۆر پێشکەوتو چکە زۆر خەرجەکەن زۆر شەمێنەوە دکتۆر زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئامادەبوون بە هیوای بەرەو پێشوونی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستانەوە گرنگی زیاتری پێ بدرێت